لە ناو شاری سلێمانی خۆپیشاندانیان کردووە بۆ داواکردنی پێداویستیە سەرەتایەکانی ژیانۆک ئاو کارەبا. بۆ زانیاری زیاتر دەچینە لای پەیامنێرمان ئیحسان سابری. ئیحسان سڵاو لێبێ، زانیاریمان دەوێت سەبارەت بە داواکاری هاوڵاتیان. بەڵێ سڵاوی خۆی گەورە لێ و لە تەواوی بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت. دیارە ماوەی چەند ساڵێکە دانیشتوانی گەڕێکی وانە کە لە 3000 ماڵ زیاتر پێک دێن بە دەست گرفتی بێکارەبایی و بێئاوی و کەمی خزمەتگوزاری تەندروستی و ڕێگەوبانەوە دەناڵێنن. دیارە لە ماوەی ڕابردوودا ئەوشەوەی ئێستا خۆپیشاندانیان کردووە بۆەوەی کە داواکاریەکانیان بگەین لە حکوومەت و تا چارەسەر بکرێن، بەڵام داواکاریەکانیان هەروە خۆی ماوەتەوە و چارەسەر نەکراون. ئەمڕۆژ لە کاتژمێرنەوەی بەیانیەوە ڕێگای سەرەکی نێوان سلێمانی قەرەداخیان داخستووە بۆ ماوەی زیاتر لە 2 کاتژمێر کەمێک پێش ئێستا ڕێگاکەیان کردەوە. دیارە هاوڵاتیەکان باز لەوە دەکەن کە بێئومید بوون لە بەرپرسانی شارەوانی و قایمەتی سلێمانی لەوەی کە داواکاریەکانیان جێبەجێ بکەن، بۆیە بەم شێوازە هاتوون ڕێگا سەرەکیەکەیان گرتووە. داوا لە چێ دەکەن بۆی ینی داواکاریان دووبارە خواستەکانیان جێبەجێ بکەن؟ بەڵێ من ئێستا چەند هاوڵاتیەکم لە کە دانیشتوو گەڕێکی وانە بزانم لە زاریەوانەوە داواکاریەکانی چێ بەڵێ سڵاوی خواتان لێبێت. ئێمە ڕاستەخۆ لەگەڵتانین، ئەگەر پێمان بڵێن داواکاریەکانتان چین؟ وەڵای داواکاری ئەمە خزمەتگوزاریە. چەند جار ڕۆشتین بەم لا بەو لا خۆپیشاندانمان کردەوە هیچ کەسی هاوڕێی لێ ناناویتەوە. ئەوەستا ئاویان بۆیە ناوین، ئاویان بۆیە خۆشی وتمان ئاومان بووە و کەچی سەیرەکەین ماڵەکەی دراوزەی من ئاوی بۆ چووە، من بۆ منی ئاو بەرم لەوێ ئاو ڕاکێشم. ئەمە بەڕاستی ئەمە هیچ جێگەی قوبوڵکردن نیە. حکوومەتێک ئەگەر یعنی ئەمە کەی حکوومەتە مشکلەی بۆوانە دروست کردووە. ئێستا حالێن من ماڵی من ئاو بۆ منی ئاو ڕاکێشم دراوزێکە ماوی هەیە، شتی وا بێت خزمەت گوزاریمان نییە، هیچ کێشە و مشکلەمانی. من خۆم بە هەموو بنەماڵەکەمە دەنگم یا بە دکتۆر هەڤاڵ، دەنگم ینی ئومێدم پێی بۆ داواکەم لە دکتۆر هەڤاڵ ئاورێکمان لێباتەوە. من هەموو بنەماڵەکەم دەنگی یا بوو، ینی ئومێدم پێی بۆ بۆیە دەنگم یاوەپی. لەمە ڕابردوودا چۆن ئاوتان پێیا کردووە کە تۆڕی بەتەنکەر ئەو ئاوی ئێمە پەیامان کردووە نازانم بەخۆ ئاویتان جەرۆی نازەمی چی شوێنە کەیکەی بەخۆدا نازانم بۆ خواردنەوە نابێت، بۆ هیچ شتێک نابێت، بۆ خۆشۆریش نابێت تەنانەت. بەڵێ دەمەوێت چەند وڵاتێکی تر بووم. بەڵێ بەڕێزت کاکە سڵاو دەبێ، ڕاستەخۆ لەگەڵتین. ئێوە ئەمڕۆم جادێتان داخست بکومە پێستە کردانەوە و کارەکەی چی بووە کە ئەو کێشەی ئاوای کە ئێوە هاتانە لە ماوەی ڕابردوودا بەردەوام بووە چۆن چارەسەر ئەکرێ؟ ئەم کێشەی ئاوە بە نیسبەت ئێمەوە وانە دوو بەشە. بەشێکیڵن فۆڕمتان نییە 20 مەتر لە ماڵمانەوە دوورە، سەحالێن ماڵی خۆمان 20 مەتر لێ دوورە. ئەڵێ ئێوە ئاوتان نایێریە، ئەمیکەی ئاوێریە. هەر یەکێ لە ئێمە خانووەکانمان 4 دەفتەر و 5 دەفتەرمان پێیاوە. ئەوان شەروەک ئێمە کڕیویانە و ئەوان ناویان بۆچێ ئێمە ئەوان بۆ ناچێ. هیچەمە خۆم 200 مەتر لە جادەی ڕێیسیەوە دوورم، 200 مەتر. بۆرەکەیسە ئەم بەیانێ بەسەر بۆرەکە بازم مەڵاوەتەم دیەوە بەرماڵ ئێمان هەڵکەنیەوە بۆمانی ئاوەکە ڕاکێشین. قسەتان لەگەڵ چێ کردو لە بەرپرسانی حکومی تا چەند ئومێدتان بەوەیە ئەوان بۆتان چارەسەر؟ وەڵا چونەتە پارێزەر و ئومێدیشمان بە حکومەت نییە ئێمە، لەبەرەوە حکومەت هیچی بۆ ناکرێ. ئەوە تەلەبەشمانەیە، هەموو تەلەبەکانمان بە جۆرەی دایک و باوکی خۆی پارەیان ناوە بە مەکتەبەکە و بارانی شەبارەیە کارەبای ڕێیسیمان نامێنێ. بەڵێ دەگەڕێمەوە لایەوە دیارە خۆپیشاندانەکە ماوەی زیاتر لە 2 کاتژمێر بەردەوام بۆ ئەم ڕێگا سەرەکی کە ئێوەی دەیبینن لەلایەن ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیانی گەڕێکی هێوانەوە ڕاگیرا بوو بۆ ئەوەی کە بێتە فشارێک لەسەر بەرپرسەکانی حکوومەت لە پارێزگای سلێمانی بۆی گرفتەکەیان. سپاس بۆ پەیامنێرمان ئیحسان سابیر لە شاری سلێمانی.